دوای زیاتر لە 6 ساڵ پارتی بۆ بانگەشی هەڵبژاردن گەڕایەوە کەرکووک. ڕۆژی 1 2023 بانگەشە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بوو. 14 پارێزگای عێراق دەستی پێکرد. لە کەرکووکدا هەڵپەیمانێکی و 5 پارتی سیاسی و 3 کاندیدی سەربەخۆ بەشداری لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگا دەکەن. بەگشتی 234 کاندید لە هەڵبژاردنەکە بەشدارن. ماوەی 45 ڕۆژە بانگەشی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەردەوام دەبێت و 48 کاتژمێر پێش پرۆسی جەنگدانی تایبەت بانگەشە ڕادەگیرێت. دوای هێرشەکانی 16 ئۆکتۆبەری 2017 بارەگاکانی پارتی دموکراتی کوردستان لەلایەن هێزە عێراقیەکانەوە دەستیان بەسەرداگیرا و بەشێکیان دوای ماوەیەک چۆڵکران. بەڵام بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە سوپای عێراقی تێدا جێگیر کرابوو. دوای ئەمە و ئەمڕۆ یەکشەممە 5 2023 لە ڕێوڕسمێکدا بە ئامادەبوونی شاخەوان عەبدوڵڵا ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی محەممەد کەمال بەرپرسی لە قیستەی پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک و سوپای عێراق و نوێنەری پارێزگاری کەرکووک پارتی دموکراتی کوردستان ئەمڕۆ بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی وەرگرتەوە. شاخەوان عەبدوڵڵا ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە کاتی وەرگرتنەوەی بارەگاکاندا گوتی ئەمڕۆ بە بڕیاری بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بارەگای مەکتەبی ڕەفسنی کەرکووک و گەرمیان پارتی دموکراتی کوردستانمان وەرگرتەوە. بڕیارە دوای وەرگرتنەوەی باڵەخانەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک و ڕادەستکردنی بە زانکۆی کەرکووک دواتر بارەگای لە قیستە و باڵەخانەکانی دیکەی حیزبەکە کە پێش 2017 ناوچەکانی پارتیان ڕێکخراوەکانی سەر بە حیزبەکەی تێدا بوون ڕادەستیان بکرێنەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد لە پارێزگای کەرکووک نزیکەی 150 پۆستی لەدەستداوە با پۆستی پارێزگاری کەرکووکیشەوە. لە هەڵبژاردنی 2010 پارتی دموکراتی کوردستان نەیتوانی هیچ کورسیەک بەدەست بێنێت. لە هەڵبژاردنی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساڵی 2021دا پارتی چەندیا 2 کورسی بۆ ئەنجومەنی نوێنەران لە کەرکووک بەدەستێنا. پرسیارەکە ئەوەیە کە کورد لە کەرکووک بە 2 هەڵپەیمانی سەربەخۆ و بەشداریکردنی چەند لایەنێک دەتوانێت دەنگی زۆری نەیە دامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ خۆی مسۆگەر بکات. لەگەڵەوەشدا کە لە ساڵی 2005 پارێزگای کەرکووک بێبەش بووە لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان. ئایا پارتی کامیشە شانازی بە بیری کوردایەتیەوە دەکات و ئاڵای کوردستانی بوونی کەرکووک هەڵگرتووە دەتوانێت لەم پارێزگای هەم ئەنجامەکانی لە ئەنجومەنی پارێزگا و هەمیش کورسیەکانی لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانیش پێ زیاد بکات؟